لە ئێستادا ڕۆژی خورمات و خۆتان نەزانن کوردێکی زۆری تیا ئاوارە بووە، زیاتر لە نزیکەی 9,000 خێزان لەو شارەیە دەربەدەر بوون و دەسەڵات ئێستاکە لەلایەنی هێزەکانی حکوومەتی عێراق و هێزەکانی حەشتی شەعبیە لە شارەکە تا ئێستاکە تەقینەوەی خانووی هاوڵاتیان ماڵی هاوڵاتیان بەردەوامە و سوتاندن لە هەنێک کاتدا و تاڵانکردنیش و دزی هەر تا ئێستاکە بەردەوامە لە شارەکەیە و لە ڕاستیە بارودۆخەکە ئارام نییە ئەوە خەڵک ناتوانێت لە ئێستادا بەم ئاسانیە یاخو بەو شێوازە بگەڕێتەوە شار ئەگەر هێزێکی هاوبەش یان هێزێکی هاوسەنگ یان هێزێک کە بێلایەن بێتە شارەکە کە بتوانێت ژیانی هاوڵاتیان بە تایبەتی ژیانی هاوڵاتیانی کورد بپارێزێت بۆی کە بگەڕێتەوە بۆ ناو شاری خورمات و